بەڵێ بەهار ئەمڕۆ 47 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر بردومانکردنی هەڵەبجە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە ساڵی 1974 لەلایەن ڕژێمی بەحسەوە هەڵەبجە بردومان کرا بۆ هۆیەوە زیاتر لە 50 کەس شەهید بوون و هەروەها نزیکەی 100 کەسیش بریندار بوون. بۆیە ئەمڕۆ مەراسیمێک ڕێکخراوە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدان و فالکراوانی هەڵەبجە بۆ دانانی تاجە گوڵینە لە تەنیشت دیواربەندی شەهیدانی 74 بۆ ڕێزلێگرتن لە شەهیدانی 74. من یەکێک لە قوربانیانی 74 لایە کاکومێت حەمەعەلی کە خۆی بریندار بووە لە 74دا هەروەها بەشێک لە خێزانەکەشی بریندار بوون. کاکومێت باس لە چیرۆکی خۆت و خێزانەکەتم بۆ بکەی لە 74دا چیتان بەسەر هات؟ بەڵێ سەرەتا سەری ڕێز و وەفا بۆ شەهیدانی خۆم و شەهیدانی 26/4/1974 ئەنوێنم. دیارە 47 ساڵ لەوە پێش هەڵەبجە بوومەباران کرا بە قەدەغەترین چەکی ئەو سەردەمە بە ناپاڵم لەلایەن فڕۆکەکانی عێراقی ئەو سەردەمەوە. بەداخەوەیەکێک لە بۆمبەکان کەوتۆ ناو ماڵی ئێمەوە. من ئەو کاتە تەمەنم 1 ساڵان بوو و لە باوەشی دایکم بووم. یەکێک لە بۆمبەکان کە بەرماڵی ئێمە کەوتبوو بەداخەوە بۆمبێکی ناپاڵم بەرماڵێ بکەوێ بێت چی لێ بکا بێنە پێشاوی خۆتان. لەو کاتەیە دایکم و خوشکەکانم شەهید بوون و منیش بە برینداری لە باوەشی دایکم دواتر تیمی بڵێن تەندروستی و تیمی فریاگوزاری ئەو سەردەمە هاتبوون گەڕابوون دار و پەردوی ماڵەکانیان لایە بوو. من بە برینداری لە باوەشی دایکم و دایکم بە شەهیدی بەداخەوە کە دەریان هێنابووینەوە من برامە نەخۆشخانەکان بۆ چارەسەرکردن. بە ژمارە چەند کەسە بنجگە لە دایکت کە شەهید وە خوشکەکانت چەند بوون و خۆت بریندار بووی چەند لە ئەندامەکانی خێزانەکەشت بریندار بوون هەم شەهید هەم بریندار؟ ئێمە لەو سەردەمەیە دایکم و خوشکەکانم شەهید بوون بڵێن 3 نەفەرمان شەهید بوو لە 74 و منیش لە تەمەنی 1 ساڵی بە برینداری لە باوەشی دایکم ڕزگاریان کردم و باوکیشم لە کاتی کارەساتەکەیە لە بازار بوو لە بەرەی کاتەکە 4 پاژنیوەڕۆ بووە پیاوان هەموو عادەتەن لە بازار بوون و دواتر ئێمە ئەو دوانەمان لە خێزانی خۆمان ماینەوە. تۆ دوو جار کارەساتت بەسەر هاتۆ خێزانەکەتان هەم لە 74 هەم دواتریش لە 88 جارێکی تر ئێوە لەگەڵ بردومان ینی لە 74 لەگەڵ بردومانکردن و دواتریش لە 88 لەگەڵ کیمیابارانکردن ئێوە شەهید و بریندارتان داوە. ئەوە چۆنی چەندێکە بە ژمارە بە کۆی گشتی شەهیدەکانتان و بریندارانتان و تاوەکو ئێستا کە تۆ و چەند کەس لە خێزانەکەن ماونەتەوە لە ژیان؟ بەڵێ بەداخەوە ئێمە کارەساتەکان لە هەڵەبجە لە هەموویان پشکمان هەبووە و شەهیدبان ناوە بە کوردستان. بەڵێ لە ساڵی 1986 لە تەمەنی 4 ساڵەیە کارەسات بۆ من دووبارە بووە و من بە سەختی بریندار بووم و باوکم کە بۆ جاری دوم خێزانی دروست کرد بۆ بەداخەوە دوو برا خوشیەکی کەم و بڵێن خێزانی دومی باوکم ئەوانی شەهید بوون و منیش 2 ڕۆژ و شەوێک لە ناو شەهیدەکان مەما بووم بۆ برینداری. دواتر تیمی تەندروستێرانی هاتن بە تیاری هێلیکۆپتەر منیان بردووە وڵاتی ئێران بۆ چارەسەرکردن هەتا ئەو ڕادەیە کە من کەفنیش کرابووم و بەڕێ کرابووم بۆ گۆڕستان. دیارە بە قەدەری خوای گەورە لەو کاتەیە پێشەوەی من بخەنە ناو گۆڕەکەەوە لێ بە هۆش هاتوومەتەوە و هەر بە کفنەکانەوە وێنیان گرتین و دواتر باری تەندروستیمان کە جێگیر بوو لێ دوانیان لێوەرگرت. دوای تێپەڕبوونی ئەو 47 ساڵە بەسەر بردومانەکەت جیاواز لە کیمیاباران خزمەت بە کەسوکاری شەهیدانی 74 کراوە لەگەڵ ئەوەشدا برینداران. بەداخەوە برینداران هیچ حسابێکیان بۆ نەکراوە شەهیدەکانیش هەتا ئێستا کە 47 ساڵ تێپەڕێ وەکو شەهیدی هاوڵاتی هەژمار کراون نەکراون بە جینۆساید یا شەهیدی سەنگەر حسابیان بۆ نەکراوە کە ئەو شەهیدانەی ئێمە بەخشیمان بە کوردستان لە پێناوی کورد و کوردستان و بە بێتاوان شەهید کرا. سپاس بۆ ئومێت حەمەعەلی کە یەکێکە لە قوربانیانی بردومانەکەی ساڵی 1974 کە لە هەڵەبجە لە ڕۆژێک ئەمڕۆدا و لە ساڵی 1974دا زیاتر لە 50 کەس شەهید بوون و نزیکەی 100 کەسیش بریندار بوون. کەمێکی تر لێرە تاجە گوڵینە لە تەنیش ئەم دیواربەندەی کە لە پشتی منەوەیدا ئەنرێت وەک ڕێز و وەفایەک بۆ شەهیدانی بردومانەکەی 74. بەڵێ نزار سپاس.